بەنێونەرایەتی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە سلێمانی بانو هەڵەبجەی ئەندامی ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان کە من ئەمڕۆ لەم کۆنفرانسە بەشدار بووم. پیرۆزبایی کۆنفرانس لە تەواوی ژنانی ئێزدی ئەەکەم و تەواوی ژنی گەلی کورد دیارە ئەم کۆنفرانسە گفتوگۆکردنە لەسەر فەلسەفەی ڕێبەرئاپۆ و فەلسەفەی ژن ژیان ئازادی کە ئەمە فەلسەفەیەکە گەرەکە هەموو ژنانی گەلی کورد و ژنانی ئێزیدی ینی گرنگی بن بەم کۆنفرانسانە چونکە ئەم کۆنفرانسانە زۆر گرنگە بۆ ژنانی گەلی ئێمە ئەبینین گەلی ئێمە ینی بە درێژایی چەند هەزارەها ساڵ زوڵم لە ژن ئەکرێەوە بە تایبەتی گەلی کورد چونکە گەلی ئێمە دووزار لە ژێر زوڵمایە یەک زوڵمی نەتەوەیی دوو زوڵمی سیستەمی پیاوسالاری کە بەسەر ژنە ئەمڕۆ هاتۆ بەڵام بە فەلسەفەی ڕێبەرئاپۆ ئێمە ئەمڕۆ سەربەرزین و شانازیشی پێوە ئەەکەین کە خەتی سێهەمە وەگەلی ئێمە ئەمڕۆ بە ڕێبەراتی ڕێبەرئاپۆ فەلسەفەی ژن ژیان ئازادی ژن توانی لەسەر لنگی خۆی بوەسێ و توانی ڕێبەرئاپۆ ژن لە ماڵ بهێنێتە دەرەوە بیکا بە خاوەنی هەموو بوارەکانی ژیان وەکو بواری عەسکەری سیاسی ڕۆشنبیری ئایدۆلۆژی ینی گەلێک لەوانە ژن توانی بە فەلسەفەی ڕێبەرئاپۆ خۆی لەو قۆناغە ناهەموارە دەرباز بکە کە ساڵانی ڕابردوو ئەو زوڵمە گەورەی لە گەلی ئێمە کراوە بە تایبەتی لەسەر گەلی ئێزید دیارە فەلسەفەی ڕێبەرئاپۆ ئەگەر ئێمە ژنی گەلی کورد لە ڕۆحی خۆیان بەرجەستەی بکە ژنێکی هوشیار و تێکۆشەر گرنگە بێ بۆ چۆن ئەڵێ ژنێکی ڕێک خستو کۆمەڵایەکی تەندروست دروست ئەبێ دیارە ئەگەر ژن لەسەر فکرە و فەلسەفەی ڕێبەرئاپۆ خۆی پەروەردە بکە خۆی بناسێ پێشکەوتوترین ژنە بێ لە هەموو جیهانە وا بێ بە ڕەمزی ژن لە هەموو جەنا ینی ژنی کورد ئەبێتە پێشەنگی هەموو ژنانی جیهان لەسەر فکرە و فەلسەفەی ڕێبەرئاپۆ چونکە هەم لە بواری عەسکەریە ڕۆشنبیریە گەلی ئێمە ینی پەروەردە ئەکرێ و پێویستە گەلی ئێمە ژنی ئێمە بە یەزید خان و بە پلانی ینی بە هەموو ئاین و ئاین زاکانەوە ژنان خۆیان پەروەردە بکەن و دش بەو زوڵمەی کە لەسەر گەلی ئێمە کرێ ینی فەلسەفەی ڕێبەرئاپۆ تەنیا بۆ گەلی کورد نییە بۆ تەواوی مرۆڤایەتیە بۆ ژنانی هەموو جیهانە چونکە ژنێ لە ئەمریکا ژنێ لە ئوسترالیا ژنێ لە کوردستان زوڵمی لێ بکرێ هەر لە ژن ئەکرێ لە من ئەکرێ لەو ئەکرێ بۆ سیستەمێک هەیە کە هەموو مرۆڤاتی ئەچەوسێنێتەوە ئەمڕۆ فەلسەفەی ڕێبەرئاپۆ بەرگرێ لە مافی تەواوی مرۆڤایەتی ینی بەرگریە لە خاک لە نەتەوە لە ژن ئەمڕۆ ڕێبەرئاپۆ بۆچی لە سجنا دیل کراوە لەسەر مەسئلەی ژنە زیاتر کە ژنی هوشیار کردە کۆمەلگای هوشیار کردێتەوە بۆیە سیستەمی سەرمایەداری نایەوێ ژن هوشیار بێتەوە چونکە ئەگەر ژن هوشیار بێ لە هوشیاری ژن ئەترسێ ئەم سیستەمەی بڵین سیستەمی سەرمایەداری ژن گەرەکە خۆی هوشیار ببێ خۆی هوشیار بکاتەوە بەشداری کۆنفرانسەکان کە چالاکیەکان بکە گەرەکە خۆی هوشیار بکاتەوە کاتێک کە هوشیار بوویەوە ئیتر ئەڵێ خۆ بەڕێخستن چالاکی ینی ئەمانە ئەرکی سەرشانی ئێمەیە گەرەکە ژن هوشیار بێت ینی کەم لە فەلسەفەکانی عالمەکانی کە فەیلسوفەکانی کە بیستویانە ژن دەرباز بکەن لەو مێژۆکەتیایەتی لەو دەست بەسەرێکەتیایەتی بەڵام نەیانتوانیوە لەوێ ژنیان بەجێ هێشتەوە بەڵام ڕێبەرئاپۆ لێکۆڵینەوەی لەسەر ژن کرد توانی ژن بێنێتە دەرەوە بیکا بە خاوەنی شۆڕشێکە ئەمڕۆ بە پێشەنگاتی ژن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژ ئاوا و لە شەنگات پێشەنگایەتی ژنی ئازاد دەکەن پێشەنگایەتی کۆمەڵگا ئەکەن لە بری بڵین زوڵم و زۆر ئەمڕۆ گەرەکە ئێمە خۆمان پەروەردە بکەین هەروەها دژی ئەو زوڵم و زۆرەی لێمانەکەن ئازاد ببین ئازادیش هەروە لە ماڵدا نانیشین ئازادیمان دەستکەیە قوربانی ئەوێ پێویستە لە بەرامبەر زوڵم و زۆر ئێمە خۆمان بەڕێخستن بکەین تا مافەکانی ژن و مافەکانی کۆمەڵگا ئازاد ببێ و بە پێشەنگایەتی ژنی ئازاد وەکو دروشمەکەتان بە پێشەنگایەتی ژنی ئازاد ئەتوانین خۆسەری مسۆگەر بکەین ژن کۆمەڵگای کوردستان نمونەی هەموو ژنانی جیهانە ئەمڕۆ
يعني بینیمان لە ڕۆژ ئاوا کە گەورەترین تیرۆریستی جیهانی هاتە سەر ڕۆژ ئاوا هاتە شنگال بەڵام بە پێشنگاتی ژن تەفروت و ناگرا ئەمڕۆ لە الحەمدولله سوپاس بۆ خودێ خەڵکی شنگال لەسەر فکرە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ژنانی شنگال قۆناغێکی نوێیان بە خۆیان بنێ قۆناغێکی بەرەو پێش چون ئەچن ئەمڕۆ ئێمە ئەتوانین من کە خۆم خەڵکی هەڵەبجەم لە سای ئەو فکر و فەلسەفەیە لە هەڵەبجە هاتوومەتە کۆنفرانسی ژنانی ئێزدی ئەمە جێگەی خۆشحاڵیە کە هەمومان بتوانین فکرە و فەلسەفەیە کۆمان کاتۆ کە لەسەر نازنامەی ژن هەمومان کار بکەین و بتوانین ژن مافەکانی ژن وەدەست بێنینەوە و هەمومان لەسەر لنگان بین دش بۆ زۆرەی کە لە ڕێبەرمان ئەکرێ بەڕێز عەبدوڵڵا ئۆسەلان بتوانین ئەوە بین و هەمیشە بەرخۆدان بکەین تێکۆشان بکەین چالاکی بکەین لەسەر ینی لە هەموو کوچە کۆڵانێکە ئەمانە دژی سیستەمی سەرمایەداری کە ئەمڕۆ ڕێبەری گەلی ئێمەیان سجل کردو لە دوورگەی ئێمانی تێکۆشین بکەین ئازادی ڕێبەر ئاپۆ ئازادیش تەواوی ژنانی جیهان و بە ژنانی کورد بە تایبەتی وە ئازادی ڕێبەر ئاپۆ ئازادی مرۆڤایەتیە ئازادی خاکە ئازادی نیشتیمانە بوونی ڕێبەر ئاپۆ بوونی تەواوی مرۆڤایەتیە لە ڕووی جیهانە ئەمڕۆ سیستەمێکەیە زوڵ لە هەموو مرۆڤایەتی بێگومان بە درێژایی هزار ساڵە ژن لە زوڵم و زۆریایە سەختەکرێتە سەری لە ماڵ قەتی زماوە ئەو باسم کردم ڕێبەر ئاپۆ لێکۆڵنەی کردو بەحسی ژنی کردو وزەی ژن وزەیەکی بەهێزە لە وزەیەکی شاراوە هەیە لە ژنا ئەگەر ئەمڕۆ بەزای فکرە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ یعنی ژن پێشکەوتووە ئەگەر ژن هەوڵمەدا و پێش نەکەوێت دیارە ژنێکی دۆگما بێهێز لە ماڵ قەتیز ئەمێنێ هیچ لە ژیان تێناگا هیچ نازانێ بەهای خۆی نازانێ بەهای مرۆڤبوونی خۆی نازانێ بەهای کۆمەڵگا نازانێ گەرەکە بوو ئەوەی ئێمە بەهای مرۆڤایەتی بناسین بزانین و گرنگی بدەین بە خۆمان ئەو فکرە فەلسەفەی ڕێبەر ئاپۆ لە جەستەی خۆمانە بەرجەستە بکەین لە گیانی خۆمانە بەرزەکەی پەیڕەوی بکەین ئەمە شتێکی باشە بێ بۆ ژن ئەگەر ژن پێش نەکەوێ و ینی پەروەردە نەبینی خۆی بەڕێخستنەکە دیارە کۆمەلگایەکی ناتەندروست دێت کۆمەلگایەکی دواکەوتوو بێت بەڵام ئێمڕۆ گەلی کورد و بە تایبەتی ژنی کورد ئەمڕۆ خاوەن فکرە و فەلسەفەین ئەرکی سەرشانی ئێمەیە کە گرنگی بین بە فەلسەفەیە و خۆمان بەڕێخستن بکەین تا کۆمەلگایەکی ئازاد بۆ ژنێکی تەندروست تا کۆمەلگایەکی تەندروست لە ڕێخستنی تەفگەری ئازادی پەکەکە ڕێخستنێکی ژنبوون هەیە چونکە لەسەر ئەساسی ڕێخستنێک کە ژن تیا بەشداری بکە ڕێبەر ئاپۆ کە ویستی ئەم حرەکەتە دروست بکە وتی ئەبێ ژن بەشدار بێت چونکە بە درێژایی 100 ساڵ ئەم شۆڕشانە کراوە هەرەسی هێناوە ژن دیتیا ئامادە نەبووە ژن کۆڵەکەیە ژنی کرد بە کۆڵەکەیەکی پایەیەک لە ڕێخستن بۆ یوتی ئەگەر ژن لەم حرەکەتە بەشدار بێ ئەو حرەکەتە سەرکەوتن بەدەستەهێنێ بۆیە ژن لەم حرەکەتە زیاتر چووە پێش و بەشداری کرد یەکێک لە هەواڵە تێکۆشەرەکانە کە ساکینە جانسز بوو دەستەی دامەزرانەری حرەکەتی پارتی کرێکارانی کوردستان ژن بوو و لە دوای ئەو چەنەها کچ و چەنەها ژن ینی چوونە ڕیزەکانی ڕێخستنەوە یعنی حرەکەتی پەکەکە بوو کە یەکەم حرەکەت بوو ژن بەشداری پێ بکە ینی لە هەموو بوارەکانە لەو حرەکەتە گەورەیە کە ئێستا ئەمڕۆ هەموو جیهانی تەنیوە و بووە تا گفتوگۆی مێزی سەرمێزی هەموو جیهان کە باز لە حرەکەتی پەکەکەکەن بە پێشەنگایەتی ژن وە گەورەترین ڕێخستنج ئەمڕۆ لە جیهانە حرەکەتی پارتی کرێکارانی کوردستانە و ئێمە حرەکەتەکانی کەماندینی زۆر دبینیوە پارتیە یەکێتیە زەحمەتکێشانە سۆشیالیستە حیزبی شوعیە بەڵێ حیزبی شوعیش ینی گرنگی بە ژندا بەڵام لە نیوەی ڕێگا بەجێمان بەڵام حرەکەتی پەکەکە نەیتوانی ژن بەجێ بێڵێ چونکە پایەکی کۆمەلگایە پایەکی ئەو حرەکەتەیە بە پێشەنگایەتی ژن ئەمڕۆ شۆڕشەکان لە هەر چوار پارچەی کوردستان ئەکرێ ژن خۆی داوەتە پێش لەسەر فکرە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ئەبینین لە ڕۆژهەڵات بە فکرەی فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ژن ژیان ئازادی حرەکەتێکی جوڵەیەکی باشە دوور لە
توند و تیژی نەتەوایەتی ئاینی مەزهبی هەموو گەلانی ڕۆژهەڵاتە هەستان سەر پێ ئەمە شانازیە بۆ گەلی ئێمە کە ئێمە بڕۆ گەلی ئێمە خاوەن فکرە و فەلسەفەین جارێکی تر تەنەزول بۆ هیچ وڵاتێ ناکەین بۆ هیچ زوڵم و زۆرێک ناکەین ئێمە حرەکەتێک ژنی دروست کردووە کە پایی کۆمەڵگایە لەبەر ئەوە ئەبێ ژن هێز بداتە خۆی ئەو وزە شاراوی کە لە ئێمایە ژنان ینی بەکاری بهێنن ئیتر لە ماڵ نەمێنن با ژنێکی وشیار دەرچین گەلی ئێمە کەس پاڵپشتمان نییە کەس پشتیوانی گەلی کورد نییە تەنیا گەلی خۆمان ئەبێ بە تەنگ گەلی خۆمانەوە فرای گەلی خۆمان بکەین و ژنیش بەشدار بێت لە هەموو جوڵەیەکە بە پێشەنگایەتی ژن ئەتوانین کوردستان ئازاد بکەین و مافی ژن بەدەست بێنین جاریکەش سوپاسیەوە.